لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني 137 لواني كان تفسير قرآن بيروز بيم وخزمتان ومبس رزامندي خواهي قولي وهيوادان اوي ازي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. أحل لكم ليلة الصيام الرفث إلى نسائكم هن لباس لكم وأنتم لباس لهن علم الله أنكم كنتم تختانون أنفسكم فتاب عليكم وعفى عنكم فالآن باشروهن وابتغوا ما كتب الله لكم وكلوا واشربوا حتى يتبين لكم الخيط الأبيض من الخيط الأسود من الفجر ثم أتموا الصيام إلى الليل ولا تباشروهن وأنتم عاكفون في المساجد تلك حدود الله فلا تقربوها كذلك يبين الله آياته للناس لعلهم يتقون. بەڵێ خۆشەویستان لەوانەیە ڕابردووش لە خزمەت ئەواتە بوون کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە باسکردنی ئەحکامەکانی بە ڕۆژی بوون کاتێک وەکو باسمان کرد کە لە سەرەتای دابەزینی فەرمانکردن بە ڕۆژی بوون ئەوە بووکەوە کەسێکەوە بە ڕۆژی دەبوو لە شەوی ڕەمەزاندا با بڵێن هەتا عیشا لە بۆی هەبوو نان بخوا و نان ئاو بخواتەوە و هەروە لە خێزانەکەی نزیک بیتەوە ئەگەر گەیشت بە پاش عیشایان پێش عیشاش بنووسبە تازە لە بۆی نەدەمە کەوا ئاو نان بخوا و هەروەها لە خێزان نزیک بیتەوە. بەڵام خوای گەورە ڕەحمەتەن بینە ئەوەی نەسخ کردەوە حکمە لێ دەفەرمێ أحل لكم ليلة الصيام الرفث إلى نسائكم لە بۆتان حەلال کرا شەوانی ڕەمەزان شەوانی بە ڕۆژی بوون بسنە لای خێزانەکانتان هن لباس لكم وأنتم لباس لهن ئێستەغنایان لێ ناکەن لەبەرەوەی ئەنگۆ لەگەڵ خێزانەکانتان وەکو شمەکن لە بۆ یەکتری علم الله أنكم كنتم تختانون أنفسكم خوای گەورە زانی لەبەرەوەی ئەنگۆ دەتانەوێت خیانەت لە نەفسی خۆتان بکەن بەوەی کەوا ئەو شتە ئەنجام بدەن کە خوا حەرامی کردێ فتاب عليكم وعفى عنكم خوای گەورە ئەو حکمە لەسەرتان سەهلتر کرد و نسخی کردەوە و لێتان خۆش بوو فالآن باشروهن وابتغوا ما كتب الله لكم دەی بسن دەکرێ بە شەوانی ڕەمەزان بسن لای خێزانەکانتان و داوای ئەو منداڵە بکەن کە خوای گەورە لە بۆتانی نووسیە بەو نیازە بسن لای خێزانەکانتان ئەو جا هەتا ئێرەمە باس کردبوو. وكلوا واشربوا حتى يتبين لكم الخيط الأبيض من الخيط الأسود من الفجر. زوكو قلت ماك لو قولي معاذ كوري جبل كجيرامانو خوالد رازبي كفرموي حتى عشاء لبوان هبونانو أو بخون لدواء ياخذ أجر زوتريج بنستبان تازة لبوان نبو حتى مغربي روج دواتر بخون بلام ليرة دا خوالد قلت فرمي أو حكمي لسرتان نسخ كردوا بخونوا وكلوا واشربوا حتى يتبين لكم الخيط الأبيض من الخيط الأسود من الفجر كواتا حتى وكو فجر صادق حتى وكو بياني دادي ونويجي بياني دادي لبوت هي بخوي كواتا ديار فجر صادق معنى فجر كاذب معنى وكو لير دا خواهي يقولوا فيلمي خيط الأبيض من الخيط الأسود من الفجر حتى وكو خيتي سبي يسبينا لخيتي رشي شو بديار دكوي ديار من الفجر كبريتيلا خيتي أبيض فجركي خيتي أسودش بريتيلا الشوكي خواهي يقول اكتفاء بيك شان كردير لمقابل أويتنا ويكل بلاغ كان قرآن بيروس يتر لبوتها أو زارة لبوتها وكو حكم نهائي لدواي مغرب حتى وكو فجري روج دواتر حتى وكو بياني روج دواتر بخويوا كواتا او حكمش لسريان نسخ بو لسا مسلمانا نسخ بو كوا حتى عشاء ياخذ حتى دنون ندباد يترشتي كبخون كواتا تا بيان لبوتان هي بخون صاليرا الخيط الابيض من الخيط الاسود من الفجر وكو زانان دفرمون بخوي فعلا دو فجر هي وكو زانان فجر كاذب وفجر صادق يا كم ذا فجر كاذب دي فجر كاذب طبعا لا زمان في صلى الله عليه وسلم دو بانغدان هبو بيانيان دو بانغدان هبو أصل أو هابتا بانغداني يكم لبوتسبو کاتی بەیانی نەهاتیە پێش ئەوەی کەوا کاتی بەیانی بێ بانجیان دەدا
والله أعلم ابن مكتوم بوبا فرمان بيان صلى الله عليه وسلم بانجي ددا تاوەکو ئەوەی کەوانوستیە هەڵبستی ئەوەی کە لە شەو نوێژی شەب ئیسراحەتێک بکە هەتاوەکو نوێژی بەیانی بە فعلی داخل دەبێت کاتە بانجی یەکەم ئەوە فەجری صادق نەبوو فەجری کاذب بوو فەجری کاذب بوو لە بۆ هەستاندنی ئەو کەسەی کە نووسیە لە بۆ ئەو کەسەش کە لە شەو نوێژە بگەڕێتەوە کەمێک بنی و ئیسراحەتێک بکات تاوەکو هەڵبستیتن ئەوجا لە بۆ ئەنجامدان نوێژی بەیانی ئیتر فەجری کاذب و فەجری صادق فەجری کاذب یەکەم جار دێ ئەوەیە کە وەکو زانایان وەسفی دەکەن زۆر بە دەقیقی کە بەڕاستی ئێمە بەعام بێ ئاگاین لەو شتانە زیاتر اعتمادمان لەسەر تەقویمەکانە و ئەو سەعات و موەقیتانەی کە دادێنینەوە بە هەر حاڵ ئەوش ڕەحمەتێک لەلایەن خوای گەورە سوبحانه وتعالە خوا پاداشت خێر ئەو عولەمانە بدات و کە زیاتر خەریکی دانانی مەواقیتی نوێژەکانن ئیتر فەجری کاذب یەکەم جار دێ کە وەکو بڵێ ڕووناچیەکە کە پێیان سەڵ سەلەم وەسفی دەکا بە کلچی گورگ کە زیاتر با بڵێن ستونیە دێتن ئەگەر کەسێک شارەزایینە وازان ئەوە بەیانی هات بەڵام بەیانی نییە و بزر دەبیتەوە لە دوای ئەوە ئەو جا فەجری صادق دێ ئاسۆییە خەتێکی سپی لە نێو تاریکایی شەو پەیدا دەبی و ئەو جا سەبرە ئەو خەتە فراوانتر دەبی و هەتاوەکو بە تەواوەتی لە دوای ئەوە ڕۆژ هەڵدێت طبعا ئیتر ئەوەی کە لێردا باسکرا حتى يتبين لكم الخيط الأبيض من الخيط الأسود من الفجر کەواتە بخۆنەوە هەتا وەکو فەجری صادق دێتن وەکو زانایان دەفەرمون دیارە کە لێردا دەفەرمی بخۆنەوە هەتا وەکو فەجری صادق دادێ زانایان دەفەرمون کەواتەوە ئیشارەتە لۆچی لۆ ئەوەی کەوا إلى الفجر من الفجر کەواتە لە بۆت هەیە حتى فجر نان بخۆی کەواتە وەکو سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم سحور بکەی بێجگەلەوەی کەوا ئەتوی هێوارەکەی فتار دەکەیەوە نان دەخۆی باشتر وایە سحوریش بکەی سحور چییە واتە پێشی نوێژی بەیانی بە فترەیەک پارۆنانێک بخۆی ئەگەر کەمیش بی ئەو سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم و هەروەها جێبەجێکردنی ئاەتەکەیت کە دەفەرمی بخۆنەوە حتى يتبين لكم الخيط الأبيض من الخيط الأسود من الفجر واتە بەیانی صادق دێ ئەنگۆ بخۆن لە بۆتان هەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فێری کردینەکەوە سحور بکەین وەکو دەفەرمی لەو حەدیثێکەوە بوخاری مسلم ڕواتی کردی ئەنەس کوڕی مالک دەجێڕێتەوە خوای ڕازی بی دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی تسحروا فإن في السحور بركة سحور بکەن پاشێو بکەن لەبەرەوەی بەرەکەتی تێدا کەواتە ئەگەر شتێکی کەمیش بی پاشێوی هەر بخۆ کە بەڕاستی لەناو ئێمە زۆرێک لە مسلمانان بەڕاستی پاشێو ناکە دەرمی و هەڵناستەوە تا پاشێ نوێژ سبەینێ کە بەڕاستیەوە خلافی سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم سحور بکە پاشێو بخۆ لەبەرەوەی بەرەکەتی تێدا لە بۆی کەوا ئیتیباعی سنەتی پێغەمبەر دەکەی صلی الله علیه وسلم بەرەکەتی تێدا ئەو پارۆنانەی کەوا پاشێوە دەیخۆی خوای گەورە بەرەکەتی دەختە ناو لاشەت بۆی کەوا تەحملی بکە هەتا وەکو مەغریبی ئەگەر چەند ڕۆژ درێژ و گەرمیش بی بەرەکەتی تێدا چەندین بەرەکەتی تێدا بە تەئکید لەبەرەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم وا دەفەرمی کەواتە هەتا وەکو سحوریش تاخیر بکرێ بەڵام نەگاتە کاتی فەجر و نەکاتە بانگدان ثم أتم الصيام إلى الليل أو زخواي قد فرمي حتى نوێژی بەیانی لە بۆتان هەیە بخۆن لە دوای ئەوە دیسان بە ڕۆژی دەبیەوە ثم أتم الصيام أو جا ڕۆژیەکەت تەواو دەکەی إلى الليل کەنجینە واتە هەتا وەکو دەگەیە مەغریب لەبەرەوەی مەغریب کاتی با بڵێن دەستپێکی شەوە وەکو لەو حەدیثە صحیحەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم لبخاري مسلم عبد الله كري ابن أبي أوفى دجيرتو كبيان صلى الله عليه وسلم إذا غابت الشمس منها هنا كاتكوا روج آواب لولايا وجاء الليل منها هنا ديار إشارة كبيان صلى الله عليه وسلم والشويش هاد لولايا كواتا أجر روج آوابو شويش هاد فقد أفطر الصائم أو ذا لو حالتي كوا روج آوادبي شودادي أوا فقد أفطر الصائم وقت وي هاتي كوا كسي بروجيبو فتار بكاتوا كواتا وكو لا حديث شيدي كشكا عين بخاري مسلم راتيان كده سهلي كوري سعدي ساعدي دجرتو دفن في صلى الله عليه وسلم فرموي لا يزال الناس بخير ما عجلوا الفطرة كواتا خالشي ومسلمانا لسر خير دان حتى وكو بلبكن لفتار كرنوا كوات السنة دواء لقل أوي كوا قرصي شمس وكو زانان دفرمون
خڕاتیەکەی ڕۆژ کە ئاوا بوو یعنی هێشتا سۆراتیش مابی ئیشکال نییە هیچ ئیشکال نییە یعنی کەسانێکەوە تێدەگەن ئیلا دەبی سۆراتیەکەی ڕۆژیش نەمینێ و تەواو تاریک بی غەڵەتە نەخێر وەغابەتی شەمسو کاتێکەوە شەمس غیابی کرد و ئاوا بوو واتە خڕاتیەکەی ڕۆژ کاتێک کە ئاوا بوو فەقەت ئەفتەرە سائم لەو حاڵتەی سائم واتە کەسی بە ڕۆژی بوو دەبی فتار بکاتەوە بەتحقیق بەتحقیق فقط قەدەکە بەتحقیق کەسی بە ڕۆژی بوو دەبی فتار بکاتەوە کە ڕۆژ ئاوا بە قورسەکەی ئاوا با سۆراتیش بمینێ ئەوە دەبی فتار بکاتەوە هەروەها نیشانەی خەیریەتی ئومەتەلەوەیدا کەوا تەعجیلی فطر بکەن واتە فتارکردنەوەیان تەخیر نەکەن فتارکردنەوەیان تەخیر نەکەواتە ئەوە لە دینداری نییە کەوا کەسێک بڵێ وەڵا ئەمن جارێ چاوەڕێ دەکەم هەتا عیشایە ئەوە دینداری نییە بڵێ وەڵا نوێژ دەکەم ئەس دوای فتار دەکەم نا فتارەکەی بکەوە ئەگەر بە قلە خورما چیش ئەگەر بە قومە ئاوە چیش بی ئەو جا بڕۆ نوێژەکەت بکەو ئەو جا دوایە بە ئیستراحەت نانەکەت بخۆ مهم دەبی فتار بکەیەوە کاتێکەوە بیدایەتی شەو دادێکەوە مەغریبە جا لێرە مەسئلەش کەش دێتە پێش مەسئلەی ویساڵ وەکو لە حەدیثێکدا هاتێکەوە بوخاری و مسلم و ئیمام ئەحمەد دەجێڕنەوە لە ئەنەسی کوڕی مالک خوای لێ ڕازی بی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی لا تواصلوا في الصوم ویساڵ مەکەن لە بەڕۆژی بوون ویساڵ چییە ئەوەیە کەوا دوو ڕۆژ لەسەر یەکتری بە ڕۆژی بی و فتار نەکەوێت مەسەلەن ئەو ڕۆسبەینی دەستت پێکرد هێوارێ فتار مەکەیەوە هێوارێ فتار نەکەیەوە لۆ ڕۆژی دواترێ مەغریبەکەی واتە دوو ڕۆژ لەسەر یەکتری بە ڕۆژی بی ئەوجا فتار بکەیەوە دیارە ئەوە شتێک بووکەوە بابرين زورك لصحابة كرديتان في أصلا فرميت لا تواصلوا في الصوم وصال مكان للصوم ميجين نكتر فإنكم إذا أراد أن يواصل فأيكم إذا أراد أن يواصل فليواصل حتى السحر هل يقلنقو ويستي وصال بكا طبعا أو لير استثناء كردي كواتا أوان بروجي دبن مثلا وكوتمان أو رسبينه باڵێن پاشێوی دەخوار مەغریبێ فتاری نەدەکردەوە بە ڕۆژی دەبەوە دیسان لە بۆ مەغریبی ڕۆژی دواتر دوو ڕۆژان لەسەر یەکتری پێیان سەڵسم دەفەرمی ئەنگۆ ویساڵ مەکەن ڕۆژی مەگەینەوە یەکتری بەڵام هەر یەک لەنگۆ فەئەیکم ئیدا ئەراد ئەن یواصل ئەگەر هەر لابد هەر حەزی لێ بوو ویساڵ بکە ئەوە فەلیواصل حتى السحر واتە ئەتوو ئێستا کە ئەوڕۆ بابرێن سبەینێ پاشێوت خواردیە ئەگەر حەز لێ هەر ویساڵ بکەی قەیناف مەغریبێ نەتخوار لە بۆ پاشیوی ڕۆژی دواترێ پێویستە بچێت نەک بیگەینەوە هێوارێ هەتا سەحەر پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیزنیدا زیاتر نا فقالوا إنك تواصل يا رسول الله يا رسول الله أتو وصال دەکەی بە خۆت چەند ڕۆژ لەسەر یەکتری فتار ناکەیەوە قال وأيكم مثلي ئەدی کامەتان وەکو منە کەواتە ئەو خصوصیەتی خۆی هەیە إني لست كأحد منكم ئەمن وەکو یەکێک لەنگۆ نیم إني أبيت يطعمني ربي ويسقيني ئەمن بە شەو کە دەمینێمەوە خوای گەورە سبحانه وتعالى يطعمني ويسقيني نانو آوم ددا زو كوندك لزانان للشرح وحديثي دفرمون وتبفعلي خواي قول نانو آوي دا وياخذ بركتي دخاتنا ومعيدي بوي كوا او ناني بيشتري خواتي وتسان روج بيشي او روجا خواي قول بركتي دخاتك وتبركتك معنويه يتر خواي قول فعال لما يريد سبحانه وتعالى بهر حال وصال لخصوصيات پیغمبر صلى الله عليه وسلم واتتسان روجك لقل يكتري لسر يكتري بيجين تو يك بلام لبو امت پیغمبر صلی الله علیه و سلم فرموویتی وصال مەکەن ئەوە خصوصیەتە لە بۆ پیغمبر صلی الله علیه و سلم ئەگەر هەر دەشیکەن بە هەر یەک لەنگۆ بیگەینیتە سەحەری ڕۆژ دواتر نەک بیگەینیتەوە مەغریبەکەی والله أعلم بەڵێ ئەو زادە فەرمی ثم أتموا الصيام إلى الليل ولا تباشروهن وأنتم عاكفون في المساجد بەڵێ ئەو زادە فەرمی دیسانش تەکیل لەوەی دەکاتەوە کاتێکەوە خوای گەورە سبحانه وتعالى حلالی کردکەوە بستنە لای خێزانەکانتان لە شەوانی ڕەمەزان بەڵام لێرە ئیستثنایەکەیە نابی بچێ لای خێزانەکەت لە کاتێکدا ئیعتیکافت کردێ لە مزگەوت کەواتە کەسی بە ڕۆژوەوان شەوانی ڕەمەزان لە بۆ هەیە بستە لای خێزانەکەی بەعام بەڵام کاتێک کە ئیعتیکافی کرد ئیعتیکاف دیارە کەوا دەمێنێتەوە لە یەک لە مزگەوتەکان ئەسڵی ئەعتیکاف وەکو دەفەرمین لە مەساجیدە لە ماڵ نییە کە بڕێ ئەعتیکاف دەکەم لە خۆم دەمینێمەوە بەڵێ مانەوە بەتایبەت دە شەوی ئەخیری وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر هانمان دەدا شەوی لەیلەتول قەدری تێدا چەندین عیبادەت بکەی هەر کەمە ئەگەر دەتەوێت ئەعتیکافش بکەیت دەبێت لە مزگەوت بێ ئەعتیکاف بکەیت بەڵام لە ماڵێ
عبادت دەکەی اعتکاف نییە لێمان تێک نەچیتن کەواتە دەشەوی ئەخیری کە لە ماڵی خۆ دەمینێەوە بەڵێ شتێکی چاک دەکەی و عیبادەتێکی چاکە خوای گەورە لێت قبول بکە بەڵام ئەوەی اعتکاف نییە اعتکاف ئەوەی لە مزگەوت بی کە چوویە مزگەوتیش اعتکافت کردمایەوە وەکو سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کەوا دەماوە دەشەوی ئەخیری لە دواییش خێزانەکانیشی دەمانەوە لە مزگەوت ئیتر اعتکاف لە مزگەوت کات ئەحکامی خۆی هەیە یەک لە حکومەکانی وەیە نابی بچێ لای خێزانەکەت کەواتە کە اعتکافت کرد لەو حاڵتە یەک لەو شتان کە لێت حرام دەبی نابی بچێ لای خێزانەکەت مادام لە مزگەوت اعتکافت کردیە ئەو جا دەفەرمێ تیلکە حدود الله فلا تقربوها ئەوە سنوورەکانی خوایە لێی نزیک مەبنەوە کەواتە دائما خوای گەورە کە سنووری دانایە لە دەرچوون لەو سنووران دەفەرمی هەر نزیک مەبنەوە نافەرمی تەعەدای مەکەن لێرە دەفەرمی هەر نزیک مەبنەوە لە محەڕەمات کەواتە مثلا چوونە لای خێزان لە کاتی اعتکاف ئەوە حرامە ئاگاد لێبی نزیکی ئەو حرامە مەکەوە لێ زانان دەفەرمون ئەو کەسایی کە لە اعتکاف ئەگەر بە ضرورەتێکی چووە ماڵ و گەڕاوە بە هەر ضرورەتێک بوو چووە ماڵ و گەڕاوە نابی نەک هەر لە خێزانەکەی نزیک بیتەوە وەکو جیماع بەڵکو مقدماتی جیماعیش نابی بکە وەکو قوبلە وەکو ماسکردن ئەو بابەتانە کەواتە فلا تقربوها نزیکیشی مەکەونەوە ئەو حرامە لەبەرەوەی تو لەسەر خۆت فەرز کردێکەوە اعتکاف بکەیت كذلك يبين الله آياته للناس لعلهم يتقون أبو الشيء خوای گەورە ئاەتەکانی بەیان دەکات لە بۆ خەڵکی تاوەکو بگەنە مەرتەبەی تەقوا تاوەکو بگەنە مەرتەبەی تەقوا کەواتە بە ئیلتیزامکردن بە ئەحکامەکانی خوای گەورە ئینسانی مسلمان دەگاتە مەرتەبەی تەقواکو و چەند جارێک باسمان کرد کەوا تەقوا مەطلوبە لەوەی خوای گەورە لێت قبول بکات تەقوا مەطلوبە لەوەی لە جەهەنەم نەجاتتدا تەقوا مەطلوبە لەوەی کەوا شادت بکاتەوە باشتیپان وەرین لە خوای گەورە دەپاڕینەوە لو متقيان بين كوا خواي جور سبحانه وتعالى بأهل التقوى قبول ما عندك وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون